یانەی سیروانی نوێ لە برنەوە بەردەوامە و شێروانەش بووە قوربانیەکی تری. یانەی سیروانی نوێ وەستانی نییە و ئەم هەفتەیەش لە یاریگای خۆی بردنەوەیەکی تر تۆمار دەکات و بەبێ دۆڕاندنیش سەرکەوتنی بۆ قۆناغی داهاتووی خولی نابی کوردستان مسۆگەر کردووە. لە یەکێک لە یاریەکانی ئەم هەفتەی خولەکەدا لە یاریگای خۆی یانەی سیروانی نوێ بەرێک پرتەقاڵی میوانداری شێروانی کرد. پێشەم یاریە یانەی خاوەن یاریگا سەرکەوتنی بۆ قۆناغی داهاتوو مسۆگەر کردهبوو. بەڵام بە هێرشکردن دەستیان بەیاری کردو لە ئاکامی یەکێک لە هێرشەکانیشیدا لە خولەکی 26 فەرزەندە محەممەد گۆڵی یەکەم یانەکەی تۆمار کرد. دوایە و گۆڵە یانەی میوان هێرشەکانی زیاتر کرد بۆ ڕێکردنەوەی ئەنجامەکە و لە خولەکی چل بەمۆ غەریب توانی گۆڵی یەکسانبوونی یاریەکە تۆمار بکاتەوە و بە گۆڵێکیش بۆ هەردوو لاو گێمە کۆتایی هات. سەرەتای گەمی دووەم بە فشارەکانی یانەی شێروانە دەستی پێکرد و زۆرترین هێرشی ئەنجامدا بۆ گۆڕینی ئەنجامەکە. بەڵام بە پێچەوانەوە گۆڵکردن ڕوویدا کاتێک بەعادین بەکرد لە خولەکی 63 گۆڵی دووەمی یاریەکەی تۆمار کرد. هەرچەندە یاریزانانی شێروانە هەوڵیاندا بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە، بەڵام سەرجەم هەوڵەکانیان بێسوود بوو. هەر لەم جێمەدای محەممەد سابیر نەیتوانی ئەنجامی یاریەکە یەکسان بکاتەوە کاتێک لێدانێکی سزای لەدەستدا و گۆڵپارەی زیانەی سیروانی نوێ تۆپەکەی دوورخستەوە. زۆر سیقەمان بە یاریزانەکانمان هەیە ئەو ڕێنمانی کە کاک ڕزگاریان من پیانەڵین بە جوانی تەطبیقیەکەن لەسەر ئەو ڕیتما ڕوون ئینشەڵڵا ئێمە ئەم بردنەوەی ئەمڕۆژ تاو مسۆگەری کردین کە ئێمە تا ئەم دقەیە یاریمان نادۆڕانەوە ئینشەڵڵا لە قۆناغەکانی کەشە هەم سەرکەوتووە بین. گەورە پشت و پەنامان بە ئینشەڵڵا چاوەڕی نازناوەکەکەین ئێمەش حەز دەکەین ڕوبەڕووی گروپەکەی کەش ببینەوە بزانین بە هەمان ڕێتم یاریکەین ئینشەڵڵا. بەڵێ ئەمەل ماوە ئێمە دو یاریمان ماوە یاریێکیان لە یاریگای خۆمانە یاری دۆمان لە دەرەوەیە ئەتوانم بڵێم یاریە یەک یاری براوی یاری یەکسان بووین سەرەکەوین ئیمڕۆیش ئەختای فەردیمان زۆر بوو ئینشەڵڵا هەوڵە دێن بۆ یاریەکانی داهاتوو تەعویزیم خەسارە بکەینەوە. وەڵاهی ڕاستی ئەمە یاریزانمان هێناوە بەس بەڵام چەند یاریزانێکیشمان نەماوە هەلە گۆڵپارێزەوە یاریزانی ترمان نەماوە یاریزانی مەحروممان بوو ئیمڕۆ سێ تەڕتمان بوو ڕاستی یعنی تاسیریان بۆ لەسەر فڕقەکە ئێمە ئینشەڵڵا توانین بۆ میارەکان تر تەعویزی بکەینەوە. یانەی سیروانی نوێ تاکەیانەیە لە خولی نایبی کوردستان کە تا ئێستا 27 خاڵی کۆ کردوێتەوە لە 8 بردنەوە و 3 یەکسان بوون و هیچ کەسێکی نییە. شێروانش بە 16 خاڵ سێمی ڕیزبەندی کۆمەڵە یەکەمی گرتووە بە 5 بردنەوە و 1 بەرامبەر بوون و 4 شکست. هەردەڵا محەممەد کەناڵی پەیام سلەیمانی.